تاوانی یەکەم تاوانی کوشتن. تاوانبار دار سین سات تەمەن 19 ساڵ پیشە کاسب. ئەم تاوانبارە لە ڕێکەوتی 13/11/2017 هەڵسا بوو بە کوشتنی کچێک و شێلانی بە مەبەست بە ئۆتۆمبیل لە کەس نەزان. ئەم تاوانبارە بەندە بە پێی مادەی 24 لە یاسای هاتوچۆ. تاوانی دووەم کوشتن. تاوانبار دال کاف شین تەمەن 35 ساڵ پیشە کاسب. ئەم تاوانبارە لە ڕێکەوتی 26/11/2017 هەڵسا بوو بە کوشتنی خوشکی خۆی لە کەس نەزان. تاوانبار دەستگیر کراو بە پێی مادەی 406 لە یاسای سادانی عێراقی ئێستا بەندە. کۆی ئەو تاوانانەی کە ئەنجام درابوون و هەروەها لێکۆڵینەوەکەیان تاوا بوو 17 تاوان بوو و کۆی ئەو تاوانبارانی کە دەستگیر کران و لێپێچینەوەیان لەگەڵدا کرا 25 تاوانبار.